من هێنی ئاڵانیمە دانیشتی گوندی ئاڵانی باڵەکایەتیمە تەمەنم 25 ساڵە دوای ئەوەی کە زانکۆم تاوا کرد قەرارمدا بێگزاری بگەڕمەوە گوند لەبەرەوەی هیچ دامەزراندنێک نییە لێ گوتم با بگەڕمەوە گوند و شتێکی جیاوازتر کەم و حەجیشم بە ئیشکردن نەبوو لە کەرتی تایبەت مرۆڤەکان کە خەون و ئامانجەشان هەبی پێویستە تێ بکۆشن لۆ ئەو خەونە ئامانجیان ئێستا مەسەلەن نمونەکە من حەزم لێ بوو پرۆژێکی بچووکی خۆم هەبێت سەرەتاکەی هەر لە 20 سیقەلەکم دەست پێ کرد دامنانەوە دواتر هێرکیان کرد و گەورەتر و گەورەترم کرد ئێستا نزیکەی 130 قەلم هەیە قەلەکانم هەمویان بە سیستەمی خۆماڵی گەورە ئەکرێن هەموو ڕۆژێک ئەیان بەمە دەرێ ئەیان بم لەو شاخۆر و چوانە ئەیان لاوەڕین و جیایەکی باشە خۆن و قەلێکی فول خۆماڵی و باش و تەندروست گەورە ئەەکەم کە دانەمەزرام بەوە دادم نەدا گوتم با ئیشەشی بکەم هەم لۆ خۆم ئیستیفادەی هەبی هەم گەنجانی دیکەشکەوە بچی من بێ ئیشن لە ماڵێ بتوانین شەشی هو دووبارە بکەنەوە ئەوانە کە لە گوندی وچی من لە گوندی ئەژین قەلانم هەیە مشتری تایبەتی خۆم هەیە لە ئیتاڵیا داوای کردی عجزی کردی هەیە لە ئەڵمانیا هەیە لە سوید هەیە عەز دەکە کە دێتەوە پاییزێ ئەکرد ئەبات ئەمن بە خۆم بە دوو شێوە ساغەکەمەوە هەم ئەوانە کە دێنێرە ئەکرن هەم لە ڕێگەی ئۆنلاین و ئەمن قەلەکانم کە ئەفرۆشم لە گۆترە نافرۆشم بە چیلو ئەفرۆشم ئەوانەی کە دێن لێرە لێمەکردن ئەبەن ڕاستەوخۆ بچوولە بە 11,000 ئەدەمێ ئەوانەی کە دویان ئەگەینمە هەولێر چکە گەیاندنم هەبێ لە هەولێرێ بە 12,000 لۆ ئەگەینمە هەولێرێ ئەرچیشان قورسە ئێستا مەسەلەن ئەمن ئەگەر لەبەر ئەو دارەی نەبی پێم خڕ نابنەوە ئەمن وەکو گەنجەک پێیام لە هەموو گەنجەکان ئەوەیە کە دامەزراندنیش نەبی کە ئیشش نەتوانێت لە کەرتی تایبەت بکەی مەسەلەن کە ئەتوو لە گوندی پارچە حاردەکەت هەیە ئیشەکی بکەم مەسەلەن لە سفر شاد دەست پێ بکەم مەرجێ ئەتووی لە زۆر بە گەورە دەست پێ بکەی مەسەلەن زاقەلی بەخێوەکەی قازی بەخێوەکەی چێڵی بەخێوەکەی گرنگەوە ئیشەکی بکەی لۆ خۆت بە بەتاڵی دانەنیشی و ئەوانەی کە لە شاعری نەتوان ئیشەکی دەستی بکەن دا مەسەلەن دوکانە شیرینەکەنەوە گرنگ ئەوەیە گەنجانن بێ ئیش نەبی لەبەرەوەی هەم ئەمە پێویستن بە حکوومەتی و حکوومەتیش پێویستی بەمەیە يلا ديك شنو مالك قلقانم يلا يا واري بتيني